ڤیدیۆی ژمارەیەک لە کۆرسی فێربوونی HTML لە وێبچن. لەم ڤیدیۆ باسێکی کورتەکەین سەبارەت بە HTML چییە، هەروەها لە چی پێک دێت. HTML زمانێکە بۆ پێناسکردنی پێکهاتەکانی پەڕەیەکی وێب. بەواتایەکی تر HTML بەکاردەبێن بۆەوەی پەڕەیەکی وێب پێناس بکەین کە وێبگەڕێک دواتر بتوانێت لەسەر بنەماکانی ئەو پێناسکردنە پەڕەکە پیشان بدات. لە وەشانی نوێی HTML دا وەشانی پێنجەم شێوازی پێناسکردنی پەڕەیەک زۆر ئاسان کراوەتەوە، هەروەها کۆمەڵێک تاگی نوێ دروست کراون یان پێناسکراون کە داڕشتنی پەڕەیەکی HTML و پێناسکردنی ئاسانترەکاتەوە، هەروەها لە شێوازی بنیادنانەوە دروسترەکاتەوە. پەڕەیەکی HTML بە شێوەیەکی ئاسایی لە تاگی HTML پێک دێت. هەر تاگێک شتێک پێناس دەکات. بۆ نمونە تاگی وێنەمان هەیە بۆ دانانی وێنەیەک لە نێو پەڕەیەکی وێب. بە بەکاربردنی تاگی وێنە پەڕەکەمان دواتر بە وێبگەر دەڵێت کە ئەم پێکهاتەیە یان ئەم بەشەی پەڕەکە بریتە لە وێنەیەک و دەبێ وەک وێنەیەک پیشان بدرێت. دواتر کارەکانی پیشاندان لەلایەن وێبگەڕەوە جێبەجێ دەکرێت. زمانی HTML زمانێکی بزۆک نییە، بەواتایەکی تر زمانێک نییە کە توانای مامەڵەکردنی لەگەڵ زانیاریە هەبێت. کاتێکی مامانەوێت زانیاریەک بنێرین بۆ بنکەیەکی دراوە یان زانیاری لە بنکەیەکی دراوە وەربگرین، HTML توانای جێبەجێکردنی ئەو کارانەی نییە، بەڵام توانای داڕشتنی فۆرمەکانی هەیە، توانای داڕشتنی ئەو لایەنانەی هەیە کە لە وێبگەڕدا دەیبینین بۆ مامەڵەکردن لەگەڵ زانیاریەکانە. کاتێک پەڕەیەکی ئاسایی HTML دادەڕژین بریتی دەبێت تەنیا لە دەقی ئاسایی کە هیچ جۆرە ڕەنگ و ڕوومەتێکی تایبەت بەخۆی نییە. بۆ نمونەگە سەیری ماڵپەڕێکی وەکو وێبچن بکەین دەبینین بە شێوەیەکی ئاسایی ڕەنگی هەیە و وێنی تێدا بەکار براوە و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی دیکە بۆ دروستکراوە. بۆ نمونە کاتێک ماوسەکەمان دەبینە سەر بەستەرێک ڕەنگەکەی دەگۆڕێت بۆ ڕەنگێکی تر و هەروەها هێڵێک دەکەوتە ژێری. ئەو کاریگەریانە هەمویان لە دەرەوەی HTML جێبەجێ کراون. ئەگەر تەنیا چاو لە بەشی HTML بکەین دەبینین زۆر سادەیە. من لێرە لە بە پێوەکراوی وێب دێڤڵۆپەر لە بەشی CSS هەموو ستایلەکانی وێبچن ناچالاکەکەم، ئەبینین کە تەنیا پەڕێکی زۆر سادەیە. لە ڕاستیە کاتێک پەڕێکی HTML دادەڕژین دەبێت ئەنجامەکی وەکو ئەمە بێت. ئەگەر ئەنجامەکەی وەکو ئەمە نەبێت مانای وایە پەڕەکە بە شێوەیەکی دروستدا نەڕشتووە. لە کاتی کارکردنا کە کۆدەکان بەم شێوە بینی شتێکی ئاساییە. هەنگاوەکانی دواتر بۆ دانی ڕنگ و دیاریکردنی شوێنی دەرکەوتنی ئەم پێکهاتانیان ئەم بەشانەی پەڕەکە ئەکەوێتە ئەستۆی CSS و لە هەنگاوی داهاتوودا جێبەجێ دەکرێن. لە ڤیدیۆی داهاتوودا دەست دەکەین بە نووسینی پەڕەیەکی HTML، هەروەها ڕوونکردنەوەی کۆمەڵێک تاگی گرنگ کە لە کاتی داڕشتنی پەڕەکانمانە گرنگ و دەبێت بە دروستی بنووسێن.